کۆمەڵی دادگەری کوردستان لە ماوەی مانگێکدا بە بڕی زیاتر لە 4 ملیار دینار هاوکاری هەژاران و کەم دەرامەتان و منداڵانی بێباوکی لە سەرتاسەری هەرێمی کوردستان کردووە. ڕێکخراوە خێرخوازیەکان و مەکتەب و مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری کوردستان تەنیا لە مانگی ڕەمەزاندا هەستاون بە دابەشکردنی 3 ملیار و 993 ملیۆن و 880 هزار دینار، دروستکردنی 22 خان و دابینکردنی 16,393 سەبەتەی خۆراک. بەپێی ئامارەکان 69,247 خێزان لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە هاوکاری ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری سوودمەند بوون. مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری کوردستان لە مانگی ڕەمەزاندا هەریەک لە مەڵبەندەکانی کۆمەڵ لە هەولێر و هەڵەبجە و کەرکووک و دهۆک و ڕاپەڕین و گەرمیان و چەمچەماڵ، سلێمانی و شارەزور و دەوروبەری هەولێر و هەندەران هاوکاری مادی و سەبەتەی خۆراکیان گەیاندوتە هەژاران و منداڵانی بێباوک و نەخۆش. کۆی هاوکاریەکانی 12 مەڵبەندەکەی کۆمەڵ پێگاتبوون لە دابەشکردنی 1 ملیار و 460 ملیۆن و 928 هزار دینار و دابینکردنی 4,572 سەبەتەی خۆراک. هەروەها 23,290 خێزان لە کارە خێرخوازیەکانی مەڵبەندەکانی کۆمەڵ سوودمەند بوون. هاوکاری مەکتەب و دەزگاکانی کۆمەڵ هەریەک لە مەکتەبەکانی سەرۆک، کاروباری وەرزشی، شەهیدان و پێشمەرگە دێرینەکان، قوتابیان و لاوان، ڕێکخراوە پیشەیەکان، خوشکان و زانایان و تۆڕی میدیایی کۆمەڵ و دەزگای پاسەوانیەکان تەنیا لە مانگی ڕەمەزاندا بە بڕی 894 ملیۆن و 506 هزار دینار خێزانە هەژار و کەم دەرامەتەکانیان بەسەر کردوتەوە. هەروەها 4,000 سەبەتەی خۆراکیان گەیاندۆتە دەستی هەژاران. لە سەرتاسەری هەرێمی کوردستان 27,238 خێزان لە هاوکاریەکانی مەکتەبەکانی کۆمەڵی دادگەری سوودمەند بوون. دەزگای خێرخوازی بەخشین لە مانگی ڕەمەزان دەزگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان بڕی 1 ملیار و 467 هزار و 756 هزار دینار بەسەر خێزانە هەژار و کەم دەرامەتەکان دابەش کراوە. هەروەها جگە لە دروستکردنی 11 خان و 6,960 سەبەتەی خۆراک لەلایەن دەزگای خێرخوازی بەخشین گەیشتۆتە دەستی خێزانە هەژارەکان. لە ناوچە جیاوازەکانی کوردستان 16,359 خێزان لە هاوکاریەکانی دەزگای بەخشین سوودمەند بوون. ڕێکخراوی هاواری خێرخوازی ڕێکخراوی هاواری خێرخوازی سەر بە کۆمەڵی دادگەری لە مانگی ڕەمەزانی پیرۆز بڕی 170 ملیۆن و 670 هزار دینار و 850 سەبەتەی خۆراکی بەسەر 2,350 خێزان و منداڵی بێباوک دابەش کردووە. هەر لە مانگی ڕەمەزاندا ڕێکخراوی هاواری خێرخوازی 2 خانووی بۆ خێزانە هەژارەکان دروست کردووە.